خۆشەویستان یەنارتی دوو لە هەر شوێنێکن سڵاوتان نەبێ لە بەرنامەیەکی نوێ چل پرسیار هاتینەوە میوانی ماڵەکانی ئێوەی خۆشەویستان ئەتوانی یەک SMS بنێری بۆ 24 شانزەی ئاسێسێڵ 26 دوانزەی کۆڕێک تلیکۆم بۆ ئەوەی لە ڕێگەی تیر و پشکەوە وەکو ئەم بەشداربووانە لەگەڵ ئێمە یابی خۆشەویستان ئێستاژە چینە لای میوانەکانمان فەرموو خۆت بناسێنە محەممەد ئازاد خەڵکی سلێمانیم خوێنکاری زانکۆم بەناردنی تەنای SMS توانین بەشداریکەن لە بەرنامە جوانەکەتانە زۆر بەخێر بێی کاک محەممەد هەست چۆنە کە لە بەرنامەی چل پرسیار بەشداری وەڵا ئەستێکی خۆشە چونکە خۆکە متابعی زۆر بەرنامەیە بکەیت و دوای بتوانانی بەشداری تا بکەیت هەستێکی خۆشە بەدڵنیاییەوە زۆر بە خێراتن تەکەین کاکە محەممەد ئەچینە لای بەشداربوویەکی ترمان گوڵاڵە محەممەد خوێنکاری زانکۆم بەشی کوردی هەر لە سلێمانیەوە منیش باماشەوە یەک SMS ناردوو بەشداریم کردو لە زۆر بەخێر بێی گوڵاڵەخان خۆت ئامادە کردووە؟ تا ڕادێک باشە زانیاری باشە کۆکرێت زۆر بەخێر بێی دووبارە ئەچینە لای بەشداربوویەکی ترمان منیش ئەلەن نەورۆز لە سلێمانیم دووبارە و خوێنکاری قۆناغی دوانزەم و ئیشەڵا ئاسێکی باش پێشکەم ئەلەن $1000 بیتەوە ئیشەڵا بۆ $1000 هات بۆ زۆرترین پرسیار بزانم ئەوە زۆر بەخێر بێ کەواتە زانیاریەکی باشە کۆکرێتەوە زۆر باشە ئەچینە لای بەشداربوویەکی ترمان منیش هیوا سوارە لە ڕانیەوە هاتووم لە بەشی پۆلیس بەڕاستی بەرنامەشی زۆر بە پڕ و بەبێستا زۆر بەخێر بێ لە ڕێگە یەک گورتەنامە بەشداریم کردووە زۆر بەخێر بێ بەڕاستی ئێوە ئەرکێکی پیرۆستان هەیە هەموو شانازی بە ئێوە واکەین زۆر بەخێر بێن بۆ بەرنامەی چل پرسیار بەشداربووەکانم ئەمڕۆ ئامادەن ئێستا ئەچینە لای وشەکان باشە؟ ئامادەی؟ باشە محەممەد فەرموو محەممەدە موشێت هەیە چەند پیتێکی دیار نییە سێریکە بزانە چ پێتێکە و وشەکە بزانە توانی ئاسانکاری بۆکەی کە یەکێک سەفەرەکە خۆشەویستێکی بەڵێ سەفەر حەزەکەی هاوسەفەری کێبی ئاگاد لە مایک بێ حەزەکەی هاوسەفەری کێبی هاوڕێکەوت زۆر باشە زۆر ڕاستە دەستەکانت خۆش بێ وشەکەت هاوسەفەر بوو محەممەد ئامادەی بچینە لای وشەیەکی تر زۆر باشە ئەچینە لای وشەیەکی ترێ فەرموو ئەرکی پۆلیس و ئاسایشە کە پاراستن لێرەوە دەستخۆشی لە پۆلیس و ئاسایشەکانمانەکەین لەبەرەوەی ئەرکی ئەوان هەموو کات ئێمەیان پاراستووە ئاگیان لە ئێمەیە دڵنیای لە وشەکە زۆر دڵنیای زۆر ڕاستە دەستەکانە خۆش بێ زۆر باشە ئەچینە لای گوڵاڵەکان فەرموو ئەمڕۆ تاقانەی چل پرسیاری گوڵاڵەکەم زام چیم بۆکەی ئاگات لە مایک بێ هەوڵەیەم زۆر باشە فەرمۆچینە لای وشەکە ئەمە لە قوتابخانە ڕۆیە لە بینی دوو کەسکێک دیان خۆش بوێ ڕۆئەیات پێم بڵێ چییە؟ طبعاً ئەی چیتەوە گوڵاڵەکیان وشەکەت وازهێنانە دەستەکانە خۆش بێ و ئیشەڵا بەردەوامە بی لەگەڵمان بچینە لای وشەی ترێ فەرموو ئەم وشەیە لە زمانی کوردیە زۆر بەکارێت هەنێ جار کە ئیشێکەکەین ئەمەشی بۆ بەکارێنێ ڕوشی نەیەوە جارێ ئەتر لەوە زیاتر چی و پێ بڵم گوڵاڵەکیان سێ وشەکانێکە هیچ نایە بەمەشکۆ گریمان تو ئەمە بزانایە $25 وەرەگرت ئەلەند ئامادەیت خۆت ئامادە کردووە زۆر باشە فەرموو
گەڵا ڕێزان نابۆستە گوڵێکی زۆر جوانە گوڵاڵە سوورە گوڵاڵە سوورە لەم بەهارەیە گوڵاڵە سوورە زۆرەوە نیە وایە گوڵاڵە سوورە و لێ کردەوە چووی بۆ سەیران نەوەڵە لێو نەکردەوە دڵە نەهاو نا بوویتە خاوەنی 25 دۆلار زۆر ڕاستە دەستەکانە خۆش بێتینە لای وشەی دووەم زۆربەی کات بە ئەسپ و بە وڵاخەکرێ غاردان ئەبێ لێشی بزانیت کاکیوا لێوە کە ڕاستە کاکیوە زۆر دڵنیایی وشەکەت بووتە چی؟ غاردان غاردان بەڵێ چیتە سەر ئەسپ و نەوەڵە بە زۆر نەچی بۆ ڕسمیش نەچویت نەوەڵە غاردانە نەکردووە کەواتە ئیشەڵا ئیکەم غارکردنە و زۆر ڕاستە دەستەکانە خۆش بێ و بوویتە خاوەنی 50 دۆلار تا ئێستا ئەچینە لای کاکیوە کاکیوە بەڵێ کەش و هەوا چۆنە لە ڕانیە وەڵاهی لە ڕانی خۆشە زۆر خۆشە لە بە سێ ڕۆژ پێش نەورۆ زۆڵا باران بوو بەڵێ بەڵێ وە دڵنیاییەوە دەستەکانە خۆش بێ چینە لای وشەکانە بەڵێ فەرموو من لەگەڵ ئەلەندا لێرە سێریەکەین زین چییە؟ لاجان بەڵێ لاجان بۆستە با من تێوگەێنم شتێکە لە کاتی کەوتنایان ئەزێتمانەگا ئاوامان بێت ئەبێ سەردانی پزیشکی تایبەتیش بکەین سەرداری پشکی دەیەوێ بەڵێ سێری وشەکەت کات ئەزانی بە باشی ئەلەن دەیزانی چییە؟ لە جێچوون ئەلەن دەیزان هیچ شوێنێکە لە جێ نەچووە تا ئێستا یاخوا قەت هیچ شوێنێکە لە جێ نەچێ و دەستەکانە خۆش بێ و هەمیشە لەش سافی قەینا وشەی دواترە هەیە فەرموو ئەم کەسانە زۆر بێوەی و خۆشەویستن لە ناو خەڵکە قەتیش قسەی خراپ ناکەن زۆر زیرەکەن بەڵێ زۆر زیرەکەن بەڵێ زۆر نانانانا سێ وشەکەت کە بە باشی زانان ئەم کەسانە قسەی خراپ بەدەمیانە نایەت سێ وشەکەت کە بەداخەوە زمان پاک سێ وشەکە و کردایە بە باشی بیرە لێ بکردایەوە ئاوزانی قەیناکە کاتی کەتماوە پرسیاری کەتماوە دەستەکانە خۆش بێەوە چینەوە لای محەممەد ئامادەی فەرموو بەشێکە لە زانکۆ هەیە لە ئاسایش هەیە لە هەموو دام و دازگاکان هەیە ڕامیاری بەڵێ ڕامیاری بە دڵنیاییەوە واڵی زۆر تۆ لە چه بەشێکی محەممەد شەریع لە شەریعی بەڵێ زۆر ڕاستە دەستەکانە خۆش بێ کاکە محەممەد ئەچینە لای وشەی دواترە فەرموو وشەی دواترە ئەم وشەیە هەموو دوکانارێک ئەماکات فرۆشتن تۆ کڕیاری یا فرۆشیاری من فرۆشیاری بەڵێ چییە فرۆشی؟ مارکێتمانێ چۆن؟ مارکێت ئەها لەشەکە و ساغ بێ هەموو کات باشە من پێتەڵێم زۆر ڕاستە دەستەکانە خۆش بێ خاوەنی 100 دۆلاری تا ئێستا چینە لای گوڵاڵە ئامادەی فەرموو ئێستا خۆت وای وشەیەکە بەس بۆ خانمان بەکارێت دەی گوڵاڵە ئێستا تۆ چیت؟ لەوانەیە خۆت بە خۆت وانەڵی بەڵام وەسفێکە کە من بە تۆ یاڵەم ئێستا خانومان بۆ نایزانی وەداخەوا وشەکەت خانومان بۆ چینە لای وشەی دواترە قەیناکە فەرموو
ئەگەر تۆ پارە نەبیتەوە لەوانەیە ئەمە بڕێژی بۆی. گوڵاڵە بۆ ئەو لێ هاتووە نامەشڵەژێ کە خۆشەویستێکە لە دەسەی کە یەکێکی زۆر خۆشەویست لە دەسەی ئەمەی بۆ ڕێژی کاتنە ماوە خێراکە دەی زۆر بەداخەوە فرمێسک من ئەگەر ئاواهی بی فرمێسکە بۆ ڕێژمە ئەمڕۆ زۆر شەرمەکەی گوڵاڵەگیان شەرم مەکە باشە زۆر باشە قەیناکاچینە لای ئەلەند ئەلەند ئامادەی فەرموو نەخۆشیەکە کە مناڵ تووشیە بێ کە لە دایکە بێ یەکسەر تووشیە بێ زەردووی تووشی زەردووی بووی بەڵێ بازانم بەڵێ گەورەش تووشیە بێ بەڵام کەمتر وەنیە من بە مناڵی توش بووم بە مناڵی توش بووی هەمومان بە مناڵی توش بووین ئێستا زۆر دڵنیای بەڵێ ئێگەروانە بوو ئەزانی کە نەخۆشی زەردووی چه ئەندامێکی لەشە تووشیە بێ بەڵێ جگەر جگەر زۆر ڕاستە و وشەکەشە زۆر ڕاستە دەستەکانی خۆش بێ و ئەچینە وشەی دواتر فەرد زۆربەی باڵندەکان ئەماکەن جریکە جریکاندن نە دەی نزیکیت جریکاندن لە بەیانیانە زۆر دڵخۆشەکە دڵەکاتەوە جریوەتی و جریکاندن دەی نزیکیت زۆر نزیکیت جریک دەی ئێمە بەڕاست بۆ حسابەکەین خۆی جریوە دڵی خۆش وەنیە دەستەکانە خۆش بێ و خاوەنی $100 تا ئێستا ئەچینە لای کاکیوە کاکیوە ئامادەی بەڵێ فەرموو کاکیوا بۆ ترسی وەڵای ناترسم ناترسی ناوەڵا دە باشە هەمومان کە کۆچی دوای یەکەین ئەچینە ئەم شوێنە بەڵێ چییە پێم بڵێڵێ بڵێ بۆی قەبرستان نییە کۆچی دەکەی نانە کۆچی دوای دەکەی یان چێ قەبرستان ئەنا چێ قەبر نە بەداخ هەموو سەرکێلی قەبرەکان نووسراوە ئارامگەی خوالی خۆش بوو فڵان وەنیە بەداخەوە قەیناکە هەنێ جار هەر شەرت نییە ئەوێ ئارامگا بێ ماڵەوەش ئارامگایە کە حەسەینەوە لێی وەنیە ئەچینە لای وشەی دواترێ کاکی وا فەرموو هەموو خانمێک ئەمەی هەیە چی ئەتوانی ئەگریجا زۆر باشە من کاتە بۆ ڕاگرم و ئەگریجەیە زۆر ڕاستە کاکیوا دەستەکانە خۆش بێ بوویتە خاوەنی $25 یەکی یەک وشەتان ماوە ئەگەڕێمەوە بۆ لای کاک محەممەد کاک محەممەد ئامادەیت زۆر باشە فەرموو ئەچینە لای کۆتا وشەی بەڕێزێ لەسەر هەموو ناسنامەیەک و جیاوازێک ئەم خاڵیتیایە ئەگەر زانیاری زیاترە بەمێوە کوایە پێم وتی بێتیتەوە ئەوە بزانم لەسەر هەموو ناسنامەیەک لەسەر هەموو جیاوازێک ئەم ڕێنماییە ڕەگەز بەڕاستی من ناتوانم هیچ شتێک لەگەڵ تۆیا بڵێم لەبەرەوەی کە زیرەکیت زۆر ڕاستە دەستەکانە خۆش بێ زۆر باشە ئەچینە لای گوڵاڵە گوڵاڵەگیان ئامادەی فەرموو کە لەشمان پێویستی بە ئاوە بێ ئەم وشەی پێ ئەڵێ کاگیوان نایزانی کە لەشمان بەڵێ کە لەشمان پێویستی بە ئاوە بێ بەڵێ بۆ ما قسە بکە گوڵاڵەگیان تینو کادڕاگرم و زۆر ڕاستە دەستەکانە خۆش بێ زۆر باشە ئەچینە لای ئەلەند
کۆتا وشەتە ئامادەیت؟ بەڵێ. فەرموو. شەکر لەمە دروست دەکرێت. قامیش؟ هامیش. ئەمڕۆ من هیچتان پێ ناڵێم، بەشداربووەکانم خراپ نین، بەڵام هەنێکیان شەرمەکەن. ئێستا تۆ بوویتە خاوەنی 25 دۆلاری تر، زۆر ڕاستە، دەستەکانە خۆش بێ، ئەچینە لای کاگیوە. کاگیوە بەڵێ وشەکەت ئامادەیە و فەرموو. هەموو کەسێک پێویستی بەمە هەیە سێری وشەکەت کە هەنێک کا دەچێتە قاڵبی وەرزشەوە. کاکیوە سێ وشەکەت کە. بەڵێ جوولان جوڵاندن. بەڵێ وشەکەت تۆزێک وای لێ بکەیت ڕاستە بێتەوە. جوڵەیە وشەکەت ڕاستە، دەستەکانە خۆش بێ، زۆر باشە. خۆشەویستان، قۆناغی یەکەممان تەواو کرد. بەشداربووەکانم زیرەکن بەڵام لە خۆیانی تێکەیەن. ئەچینە قۆناغی دووەم، بەڵام بیرت نەچێ یەک SMS بنێرە بۆ 24 16 ئاسیاسێڵ 26 12 کۆڕەکتلی کۆم بۆی لەگەڵ ئێمە بەشدار بین. ناوبڕێکی کورت و ئەگەڕێمەوە بۆ لات. ئازان دووبارە سڵاو، هاتیینە قۆناغی دووەمی بەرنامەی چل پرسیار. لە قۆناغی دووەما چەند پرسیارێکی گشتیمان هەیە، بەشداربووەکان ئاگادار بن، وەکو ڕوون و ئاشکرا پرسیارەکانمان گشتین کە ئەتوانن 4 هەڵبژاردەی لەگەڵا یەک هەڵبژاردەم منێ. خۆشەویستان ئەتوانن یەک SMS بنێرن بۆ 24 16 ئاسیاسێڵ 26 12 کۆڕەکتری کۆم. زۆر کات نابین و ئەچینە لای پرسیارەکان بۆ لای محەممەد. محەممەد ئامادەیت؟ فەرموو. محەممەد ژمارەی ددانەکانی سەر تاقمی تەواوی سەر و خوار چەندن؟ 32 28 22 30 32 32 کاتە لەبەر دەستایە؟ 28 28 من کامیان وەرگرم؟ 28 وەرگرم. زۆر دڵنیای؟ بۆ مایک ئاگادار بە. کاتیش لەبەر دەماماوە چی وەرگرم؟ 28 زۆر ڕاستە، دەستەکانە خۆش بێ. زۆر باشە. چینە لای پرسیاری دواتر. پرایمەرلینگ لە ساڵی چەندەوە ئەنجامەدرێت؟ 1992 1990 1980 1988. ئەمە خولی نایابی ئینگلیزە وەنیە؟ وەرزش باشیت. زۆر باشە. لە ساڵی چەندەوە ئەنجامەدرێ؟ وەڵامێکم بەرێ تا کاتە تاو نەبووە. با ساڵی 1988 چەند؟ 88 وەریگرم؟ زۆر دڵنیایت؟ دڵنیانیت. من چاوەڕێی کاتەکەم، بەڵام بەداخەوە ساڵی 1992 بوو. بەداخەوە قەیناکە پرسیاری کردماوە. ئەچینە لای گوڵاڵە. گوڵاڵە ئامادەیت؟ فەرموو. ئەچمە لای پرسیارەکان. پەرتووکی دەسەڵات و جیاوازی بەرهەمی کام نووسەرە؟ ڕێبین ئەحمەد هەردی، ڕێبوار سیوەیلی، فاروق ڕەفیق، مەریوان وریا قانە. ئاسانکاری لەوە زیاتر ئاسانکاری نایانێت. 4 هەڵبژاردەم مایتێ گوڵاڵە گیان. لەوە زیاتر ئاسانکاری پێتەڵێمەوە. اختیاری چوارم. چوارم؟ بەڵێ. ناوەکەی چییە؟ ئەوەی ئەختی عەفو، ئەختیاری یەکەم.
ڕێبین ئەحمەد بەڵێ بەڵێ بیرکەرەوە بۆچی واش لەژای کاتیش نەما بەداخەوە یەکەمە ڕاست بوو کە وتە هەڵبژاردەی چوارەم من پێم وتم بیخوێنەرەوە بۆم نەموت بیگۆڕە بەداخەوە بۆ پرسیارێکی تر قەیناکە مەریوان وریاخانە بوو هیگواین هێرشبەری کام یانەیە پارما لازیۆ فیرۆنتینا ناپۆلی پارما لازیۆ فیرۆنتینا ناپۆلی ناپۆلی سێری یاریەکەیت یان سێری وەرزشەکەی زۆر سێری زۆر بینم یعنی ئەمەی کە هەڵبژاردووە بە چەند ساڵ بژاردووە ئەڕۆڵە منیش پێتەڵێم زۆر ڕاستە وەکو محەممەد دەڵێ دەستەکانت خۆش بێ بە چەند ڕاستێکی هەڵبژار دەستە خۆش بێ ئەچینە لای ئەلەند ئامادەی فەرموو جەنگی نێوان ئێران و عێراق چەند ساڵی خایان 8 10 9 5 چۆن ینی یەکسەر بیرێ کردەوەیان و دیان زانیاریم لەسەر هەوو پێشتر زانیاری هەیە لەسەر عێراق و کوردستان ئەوەتی هەیە لە جەنگا بووە ئیشەڵا کۆتایی بە هەموو ناخۆشیەکانمانێت ئەلەن دوواری گرم زۆر دڵنیای زۆر ڕاستە دەستەکانت خۆش بێ زۆر باشە ئەچینە لای پرسیاری دواترە پێش ئەوە با پرسیارێک لێ بکەم هەستت چۆنە کە لەگەڵ ئەم هاوڕێیانە لە بەرنامەی پرسیار بەژاری کرد زۆر خۆش حاڵم کە لەگەڵ ئێوە لەگەڵم هاوڕانە لە کەناڵی NRT2 بەشدار بووم و ئیشەڵا ئاسێکی باشی پێشەکەم و گوتم یەکەم جار زۆر ڕاستە دەستەکانت خۆش بێ ئێمەش هیوای سەرکەوتن بۆ هەر چوار بەشدار بۆکەمان ئەخوازین خۆشەویستان بیریشتان نەچێ یەک SMS بنێرن بۆ 24 شانزەی ئاسیاسیل 26 دوانزەی کۆڕەکتلیکۆم ئەچینە لای پرسیاری دواترە تۆفیق وەهبی نووسەر و زمانەوان و مێژوونووس لەکوێ بەخاک سپێردراوە گردی سەیوان گردی مامەیارە گردی شێخ محەدین چیای پیرەمەگرۆن گردی سەیوان نایزانمی زانیاریم لەسەر ئەدەب نییە ئەم هەستەکەم گردی سەیوان هەستەکەی گردی سەیوان بەڵێ کاتە لە بەردەماماوە تۆفیق وەهبی گردی مامەیارە بەداخەوە کاکالن بەداخەوە چیای پیرەمەگرون بوو ئەچینە لای کاکیوا کاکیوا ئامادەیت زۆر باشە کیشوەری ئەوروپا لە چەند وڵات پێک هاتووە 50 47 59 40 کشوەری ئەوروپا بەڵێ کشوەری ئەوروپا لە چەند وڵات پێک هاتووە پێکهاتووە لە یەکەم لە 50 بەڵێ زۆر دڵنیای بەڵێ من پێ ئەڵێم هیچ وڵاتێکی ئەوروپی بینیوە پێشەوەی نەوبینیوە نەچوویت بەڵام کاتی بۆ ڕاگرین و زۆر ڕاستە دەستەکانە خۆش بێ کاکیوە ئەچینە لای وشەیەکی ببوورە پرسیارێکی تر سووریا و لوبنان و ئوردن و فەڵەستین لە کۆندا پێی وتراوە چی کەنعان خۆراسان شام زەوی پیرۆز سێم ناسێمە دووەم شام شام سێمە شامەڵی ئەبرە شام دووەمە زۆر دڵنیایت بەڵێ هیچ شتێکە لەسەر خوێنەوەتەوە بەخوای ئارێوەڵە بەڵێ هەموو جارێکە باسی شام دەکەم باسی شام کرایە لوبنان و سووریا و ئەوانە باکرا گوێم لێ بووە بەڵێ من خۆشحاڵم کە زانیاریەکی باشتان کۆ کردوێتەوە ئەمڕۆ لە بەرنامەی چل پرسیارە و زۆر ڕاستە دەستەکان خۆش بێ زۆر سپاس ئەچینە لای کاک محەممەد کاک محەممەد لە کێکەوەوە خواخواتە بێتەوە سەرەوە نیە دەمێکە فەرموو مەزگەوتی ئەقسا لە کام شاری عەرەبیە قودس غەزرا دیمەشق قاهیرە مزگەوتی ئەقسا یەکێکە لە مزگەوتە بەناوبانگەکان اختیاری چوارم قاهیرە قاهیرە کاتە ماوە
زۆر پەلەمەکە. با غەزە بێ اختیاری دو غەزە بێ بەڵ من وەریەگرم بەڵام بەداخەوە قودس بوو بەداخەوە قەیناکە نابێ هەمووی ڕاستکەی وەنیە چینە لای پرسیاری دواترێ ڕژێمی ڕووخاوی بەعەز ساڵی چەند هاتە سەر حکوم 1970 1979 1960 1968 ئاگات لە کات بێ محەممەد 1960 1960 محەممەد بەڵ تەمەنی ئێمە مناڵترە وەک لەوەی کە حیزبی بەعسمان بینی بێ بەڵام وەکو باسیەکەن زۆر خراپ بوو شەڵا قەت ئەوە نبینینەوە بەڵام بەداخەوە وەڵامەکەت هەڵە بوو 1968 بوو پێم نەوەتی لەبەرەوەی کە کاتی ئێمە نییە بۆیە ئەچینە لای گوڵاڵە ئامادەیت فەرموو بە پێی سەرژمێری ساڵی 2006 دانیشتوانی کەرکووک چەند کەسە 950,000 کەس 1 ملیۆن کەس 850,000 کەس 700,000 کەس بە پێی سەرژمێری ساڵی 2006 دانیشتوانی کەرکووک چەند کەسن لە بەردەم تایە اختیاری یەکەم 1 ملیۆن کەس 1 ملیۆن کەس زیاتر بیرکەرەوە گوڵاڵەکان اختیاری چوارەم 700,000 کەس بەداخەوە 850,000 کەس بوو بەداخەوە ئەچینە لای پرسیارێکی تر گوڵاڵە دەوڵەمەندترین پیاوی جیهان کام لەم کەسایەتیانن مارک زوکەربێرگ کریستیانۆ ڕۆناڵدۆ دۆناڵد ترامپ بیل گەیتس شارەزاییم نییە بەس بە بیل گەیتس اختیاری چوارەم بیل گەیتس بیل گەیتس ئەناسی؟ نەوەڵا نایناسی لەکوێ بینە خاوەنی شەریکەی مایکرۆسۆفتە وەڵامەکەش زۆر ڕاستە ئەوانەی بە چەند جوابێم ڕاستە ئەوانەی بە چەند جوابێتەوە ڕاستە دەستەکانە خۆش بێ و ئەچینە لای ئەلەند ئەلەند تۆ وەکو کاکە محەممەد هەتا سەرەویەتەوە زۆریە یورگن کلۆپ ڕاهێنەری کام یانەیە بروسیا دۆرتمۆند لیڤەرپۆل بایر لیڤەرکوزن ئێڤەرتۆن پێشتر ڕاهێنەری بروسیا دۆرتمۆند بوو بەسا ڕاهێنەری لیڤەرپۆڵە دەبرەوە لیڤەرپۆل زۆر دڵنیای بەڵێ ڕاهێنەرێکی زۆر باشیشەوە نیە لە وەرزشی شا باشیت بەڵێ هاندەری کوێیت ڕیال مەدرید ڕیال مەدرید بەڵێ شەڕمانە بێ منێتەوە ئینشەڵا شەڕمان نابێ ئینشەڵا شەڕمان نابێ و زۆر ڕاستە دەستەکانت خۆش بێ ئەچینە لای پرسیارێکی ترێ شێخ فینۆدی لە ساڵی 1953 ژیاوە بۆ ساڵی چەند 1970 1930 1943 1938 1930 1930 باشتر بیرکەرەوە ئەلەن پەلەمەکە 1943 1943 هەزار سڵاو لە گیانی پاکی شێخ فینۆدی زۆر دڵنیای؟ نەوەڵە دڵنیانیت ئەی گۆڕییان چی؟ وەریگرم؟ بەڵێ 1930 دووەنیە؟ بەڵێ زۆر بەداخەوە 1938 بوو ئەلەنگیان نابێت پەلە بکەی کێشە نیە زۆر زانیوە قەیناکە ئەچینە لای کاکیوا ئامادەیت فەرموو دەوڵەمەندترین یاریزانی ئاسیا کام لەم یاریزانانەیە شینگی ئۆکازاکی شینگی گاکاوا کینسۆنگ یۆنگ کیسۆکی هۆندا ناوێکم بەرێ سێیان
کیسۆن کیۆنگ بەڵام من پێتەڵم زیاتر بیکەرەوە کاکیوە با یەکەم بێ شنگی بەڵێ ئۆکازاکی بەڵێ زۆر دڵنیای بەڵێ زۆریش دڵنیایی وەڵای زۆر زانیارم نییە لە بانشتیوە قەت تەمەشاشی ناکەم بەڵێ قەت تەماشای ناکەیت و زۆر هەڵەشە بەداخەوە کاکیوە شنگی کە گاوە بەداخەوە کە یاریزانی بروسیا دۆرتمۆند بوو قەیناکە ئەچینە لای پرسیارێکی دواتر و هیچ خەمە نەبێ باشە؟ فەرموو تا ئێستا چەند کۆپی فرۆشراوە لە ڕۆمانی بەناوبانگ هاری پۆتەر 300 ملیۆن 450 250 ملیۆن با دوم بێ هاری پۆتەر یەکێکە لە ڕۆمانە بەناوبانگەکانی جیهان تۆ ئەڵەی 450 ملیۆن وەنیە 450 ملیۆن منیش پێتەڵێم با کات تەواو بێ و منیش پێتەڵێم 450 یاننا باشە؟ تۆ زۆر دڵنیایی کە 450 زۆر دڵنیاشی زۆر ڕاستە دەستەکانت خۆش بێ زۆر باشە ئەچینە لای محەممەد کۆتا پرسیارە باشە؟ ئایا نزیکەی چەند ئەستێرە هەن لە ئاسمانە 100 ملیار 150 75 300 ملیار قەت لە سەربان کە خەوتی ئەستێرە و بژاردووە؟ با 300 ملیار با 100 ملیار بێ 300 ملیار 300 ملیار بێ؟ کاتم ماوە کاتم ماوە 75 ملیار هەنێک کا دەچینە سەربانە خەوتین ئەستێرەکانمان یەک بە یەک گەژمارد هەر ناگەیشتینە تا خەومان لێکە و لێمان تێگەچوە بەداخەوە 100 ملیارە بەداخەوە قەیناکە چینە لای پرسیاری کاکالەند داهێنەری ماوسی کۆمپیوتەر کام لەم داهێنەرانن نیکۆلای باسۆف کلاودی بیک دۆگلاس ئینگێلتبەر سامیۆل کۆلت لە بەردەمی شاتوانی سێری کەیت و وەڵامێکم بەر کلاودی بیک کلاودی بیک بەڵێ زۆر دڵنیای نەوەڵە ئەم داهێنەرانە خزمەتێکی زۆری مرۆڤایەتی کردووە بەڵام بیرکەرەوە سامیۆل کۆلت سامیۆل کۆلت بەڵێ بەداخەوە دۆکلاس ئینگێلتبەر بەداخەوە ئەو وەڵامە ڕاستەکەی بوو ئەچینە کۆتا پرسیاری کاکیوە یەکەم گۆڤار لە ئەڵمانیا لە ساڵی چەندەوە دەرچوو 1663 1666 1660 1886 لێن لە چوارم 1886 زیاتر بیرکەرەوە کاکیوە پەلەمەکە بە باشی سێریکە با یەکەم بێ 1663 بەڵێ بەڵێ بە دووبەختیان زانیاری و هەبوو وەڵڵاهی زانیاریەکەم وانە وان یەکەم گۆڤار لە ئەڵمانیا لە ساڵی 1663 بوو زۆر ڕاستە دەستەکانە خۆش بێ زۆر باشە پارەیەکی باشتان کۆ کردوێتەوە ئازیزان یەک SMS بنێرە بۆ 24 شانزەی ئاسیاسێڵ 26 دوانزەی کۆڕەکتلی کۆم وەکو ئەم بەشداربووانە لە بەرنامەی چل پرسیار بەشدار بە بەڵام چاوەڕێی قۆناغی سێم بن ناوبڕێکی کورت و ئەگەڕێمەوە بۆ لاسە.
دووبارە سڵاوتان لێبێ ئەزانم ئێستا ئێوە چاوەڕێن کە بزانن کێ براوەی بەرنامەی چل پرسیارە بێت ئێمە لە قۆناغی سێمی بەرنامەی چل پرسیارن هەمووتان ئەزانن قۆناغی سێم زۆر هەستیارە ئەبێ بەباشی ئاگاتان لە خۆتان بێ بەباشی وەڵامەکان بنەوە و بە خێراترین وەڵام بنەوە باشە؟ ئەزان ئەتوانن یەک سمس بنێرن بۆ 24 شانزەی ئاسیاسێل 26 دوانزەی کۆڕک تلیکۆم و ئێستا ئەچینە لای پرسیارەکان بەشدار بۆکان بەباشی ئاگاتان لە خۆتان بێ ئامادەن؟ ئامادەن؟ فەرموو ناوی زانستی چەوری باش لە لەشی مرۆڤدا چییە؟ ناوە زانستیەکەی بۆ نمونە بە چەوری خراپەڵەن کۆرستۆڵ بەڵام چەورێ باشەکە چییە؟ ناوێ زانستیەکەی چییە؟ بەڵێ؟ پۆزش نەخێر کۆرسڕۆڵ چەوری خراپ کۆرسڕۆڵ بوو بەڵام چەوری باش ناوە زانستیەکەی کە لە لەشی مرۆڤایە پۆزیتیڤ نەخێر ئەوە ئەنجامی شیکارێکەیە پۆزیتیڤ و نەگێتیڤە چل پرسیار پێویستی بە زانیاریەکی باش هەیە تۆژەگەر زانیاریت زۆرە یەک سمس بنێرە بۆ 24 شانزەی ئاسیاسێل 26 دوانزەی کۆڕک تلیکۆم بەداخەوە HDL ناوە زانستیەکەی چەوری باش لە لەشی مرۆڤدا ناوی HDL بەداخەوە یەکی 25 دۆلارتان لێ ڕۆشتووە باشە هەچینە پرسیاری دواتر جامی ئەفریقا لە ساڵی چەندەوە ئەنجام دەدرێت 1950 بەڵێ 1950 نەخێر 1960 نەخێر 1926 نەخێر 1990 نەخێر 1963 نەخێر لە 2010 22 لە ساڵی چەندەوە ئەنجام 1984 نەخێر لە 1940 1968 نەخێر دەی ساڵەکان بڵێن 1970 نەخێر 1974 1930 1933 20 25 1930 پێم وتن خۆتان بەباشی ئادەم ئامادەکەن بۆ قۆناغی سێم لە بەرەوەی قۆناغی سێم پێویستی بە زانیاریەکی زۆر باش هەیە لە ساڵ 1955 بەداخەوە 1950 یەکەم جارکەوتە 50 وتم دەی خوایگیان نزیک بووە من پێم خۆشە هەمووتان براوە بن بەدەستی بەتاڵ نەڕۆنەوە بەڵام بەدەست من نییە لەم قۆناغەیە ئێستا ئەچینە لای پرسیارێکی تر ئامادەن؟ بەڵێ فەرموون شێخ عوبەیدوڵڵای نەهری لە ساڵی 1830 لەکوێ لەدایک بووە شێخ عەبدوڵڵای نەهری شێخ عوبەیدوڵڵای شارە زۆر بەڵێ نەخێر قاهرە دەی بڵن مەوەستن دەی گوڵاڵە سلێمانی نەخێر لە پێنجوێن نەخێر لە دۆڵ ناوچەیەکە لە کوردستانی باکوور لە ئامێد. ئامێد نەخێر ئامێدی لەوان لە باتوان زاخۆ دەی کۆیە دەی محەممەد بۆ هات لێاتوە ئەلەند و محەممەد زۆر زیرەک بوون لە پێشان بەڵام ئەو دوانەی کەش زۆر زیرەکن بەڵامە ترسان بە باشی هێنایان بەڵام من چاوەڕێ ئێوەم کاتتان نەما دەی ئاگادار بن کات بەڵێ لە سمێل لەدایک نەخێر دەی لە دیاربەکر بەداخەوە شەمزینان لە شەمزینان لەدایک بووە لە ساڵی 1930 بەداخەوە من حەزەکەم هەمووتان وەکو یەک لە بەرنامەی چل پرسیار بەشدار بن بەڵام قۆناغی سێم زۆر هەستیارە پێتان ئەڵێم قۆناغی سێم و بەرنامەی چل پرسیار پێویستیەکی بە زانیاریەکی زۆر باش هەیە بەڵام من لە ئێستاە لە کۆنتترۆڵەوە هەواڵێکی زۆر ناخۆشم پێڵێن ئەڵێن تاقانەکەی چل پرسیارە بێ بڕاتە دەرەوە
ئەبێ ماڵاواییمان لێ بکە بەداخەوە. سپاس زۆر سپاس فەرمووم وتەی کۆتاییت. من هەر حەزم کرد بەشدار بم ینی گرنگ نییە بیبیتۆیانار ئەوەیە بێت لێرە مەجموعە لە هاوڕێیەکانە بناسیت و تەواو من هیوادارم ئەم سیانە هەرسێکان سەرکەوتوو بن. زۆر سپاس. ئیتر من هیچم نەما بۆ ئێوە. گوڵاڵەخان ئەمڕۆ دڵێکی زۆر باشی هەیە. ئەمڕۆ خۆشەویستی تۆ لە لامان زۆر بەڕێزی گوڵاڵەگیان مهمەوەیە کە لە پێشەوە یەکتریمان ناسی. زۆر گرنگە. بەشداریەکی شکرد لە بەرنامەی چل پرسیار ئەوە خۆی بۆ خۆی دڵخۆشیەکە دەستکەوتێکی باشە ئەمێنێتەوە بە دڵنیاییەوە جێیەکەت قەت بەتاڵ مابێ دەستەکانە خۆش بێ و زۆر سپاس خوات لەگەڵ. من حەزمە کرد گوڵاڵە بەجێمان نێڵێ بەڵام بەداخەوە سیستەمی بەرنامەکەمان وایە ئەبێت کە ماڵ ئاوایمان لێ بکە ئەچینە لای پرسیارێکی تر و ئاگادار بن باشە. ئایا یاری شەترەنج لە کام وڵات داهێنراوە؟ یاری شەترەنج زۆر بەمان کردومانە. بەڵێ نەخێر سویسرا نەخێر دەی بڵێن فرنسا بەریتانیا دەی محەممەد لە ئەمریکا نەخێر ئەڵمانیا نەخێر لە ئیتالیا فەڕەنسا سوێد ئۆکرانیا پرتوگال ئیسپانیا. من چاوەڕێی ئێوەم دەی وڵاتەکان بڵێن شەترەنج نەرویج نەخێر سویسرا سوید لە کشوەری ئاسیایە وڵاتێکە یابان نەخێر سین نەخێر سنگافور دەی کۆریا دەی لە تایوان نەخێر دەی لە کۆریای باشوور زۆر ئاسانە زۆر ئاسانم کرد. بابیجی بابوجی هندستان لە سەدەی 16 ما بوو بەداخەوە کێڵێ بیبیجی باوجی هندستان. ئەمە کیشوەرەکەشم بۆ جیاکردنەوە بەڵام بەداخەوە ئێوە نەتانزانی زۆر نزیک بوویتەوە ئەلەنگیان بەڵام نەوزانی قەیناکە پرسیاری کەمان هەیە بچینە لای پرسیارێکی تر فەرموو. کام جەنگ 19 ساڵ و 5 مانگ و 4 هەفتە و 1 ڕۆژ بەردەوام بوو؟ کام جەنگ رووسیا نەخێر رووسیا نەخێر ڤێتنام زۆر ڕاستە ڤێتنام دەستەکانە خۆش دەستەکانە خۆش بێ کاک هیواز زۆر زۆر ڕاستە. 50 دۆلاری ئەو دوو هاوڕێیە هاتە لاو یەکی 25 دۆلاری هاتە لای بەڕێزن. دە پیرۆزبایی لێ بکەن یاخوا پیرۆز زۆر سپاس دەستەکانە خۆش بێ محەممەدیان ئاگادار بە کەمە پارەوە زۆر زیرەک بووی بەداخەوە بەڵام ئیتر سیستەمی بەرنامەکەمان وایە خۆتەزانی. ئەچینە لای پرسیارێکی تر ساڵی 2023 کام یاریزان باشترینی کشوەری ئەفریقا بوو؟ درۆگ بە ئیتۆ ئیتۆ زۆر ڕاستە دەستەکانە خۆش بێ ئەلەند وتی ئیتۆ سامۆێن ئیتۆ زۆر ڕاستە. 25 دۆلارەکەی لێ سەنیتەوە بەداخەوە قەینا 25 دۆلارەکەی محەممەد لەلایە. محەممەد وتەی کۆتایید محەممەد تەنیا هیوا سەرکەوتن بۆ تۆ ئەو هاوڕێ خۆشەویستانە و گشتکارمەندانی ئەنارتی دوو دەستەکانە خۆش بێ محەممەدیان بەخێر بێ زۆر بەداخەوە کە گوڵاڵە و محەممەد بەجێیان هێشتین بەڵام مهم ئەوەیە کە بەشداربوویەکتان زۆرترین پارە بەرێتەوە نیە؟ باشە زۆر باشە. ئەچینە لای پرسیاری دواتر ئەلەنگیان ئامادە بە کاکی وا تۆش ئامادە بە پرسیارەکەتان بۆ خنمەوە. براوەی خەڵاتی ئۆسکار بۆ باشترین دەرهێنەر کێ بوو لە ساڵی 2016؟ ئەلیخاندرۆ گۆنزالێس زۆر ڕاستە زۆر باشە دەستەکانە خۆش بێ و نەیهێشت سەرکەوت 25 دۆلارە لە کاکی وا سەند. ناوی ئەو فیلمە چی بوو کە خەڵاتەکەی لە فیلمەکە دە ڕیڤنانت ئەکتەرەکەشی لیۆناردۆ دیکاپریۆش بۆ باشترین ئەکتەر. زۆر باشە دەستەکانە خۆش بێ بۆ ئەو زانیاریە باشە. هاوڕێیان ئامادەن؟ فەرموو کام شار پایتەختی وڵاتی تورکمانستانە؟ ئەنکەرە نەخێر ئەستەنبول بۆ مایک ئەستەنبول ئەنکەرە پایتەختی تورکیایە تورکمانستان ئەڵێم تورکیا ناڵم کاکیوە تورکمانستان وڵاتێکی جیاوازە تورکمانستان
دەی نایزانم نایزانیت ناوەڵە چیانایە چیاناشتە چووە ئازان ئەتوانن یەک SMS بنێرن بۆ 24 شانزەی ئاسیاسێڵ 26 دوانزەی کۆڕەک تەلیکۆم کام شار پایتەختی وڵاتی تورکمانستانە ناوێکی خۆشیشی هەیە چیانانەیە بەداخەوە عشق ئابات زۆر باشە چینە لای پرسیارێکی تر بەداخەوە کەم پرسیارەشتان نەزانی ئەچینە لای گەورەترین سوپای جیهان هی کام وڵاتە سین ئەلمانیا سین زۆر ڕاستە چاینایە دەستەکانی خۆشبێ ئەلەن گەورەترین سوپای جیهان هی وڵاتی چینە کە سینە دەستەکانە خۆشبێ زۆر باشە بەڵام بەداخەوە لە کۆنتترۆڵەوە پێمەڵێن کاکیوە ئەبێ ماڵاواییمان لێ بکات زۆر سپاس بەداخەوە کاکیوە سڵاو و ڕێزمان بۆ ڕانی خۆشەویست زۆر سپاس چیت هەیە دوا کۆمنت بۆ بەرنامەی زۆر سپاس وڵای زۆر سپاسی ئێناتی دوو دەکەم کە ئەوی نەم کرد لێرە باشە زۆر سپاس دەستخۆشی و لێ یەکەم زۆر بەخێر بێ ئێمە گەورەیەکە لە ڕانی خۆشەویستەوە بیتە بەرنامەی چل پرسیارەوە منیش بە خەڵکی ڕانیاڵێم یەک SMS بنێرا بۆ 24 شانزەی ئاسیاسێڵ 26 دوانزەی کۆڕەک تەلیکۆم بۆی وەکو کاکیوە لە بەرنامەی چل پرسیارابی کاکیوا زۆر بەخێر بیت و خوات لەگەڵ دەستەکانت خۆش بێ ئێستا کاکە ئەلەند بووە براوەی بەرنامەی چل پرسیار کاکە ئەلەند با بێمە ئەم دیتەوە ئەلەنگیان با بەیەکەوە ماڵاوای لە بەرنامەی چل پرسیارکەین تۆ بوویتە براوەی یەکەمی بەرنامەی چل پرسیار زۆر خۆشحاڵم کە ئێستا خاوەنی 125 دۆلاری ئەلەنگیان زۆر باشە ئەمە بڕێکی باشە بۆ تۆی ئازیز و خۆشەویست کە لە بەرنامەی چل پرسیارا بوویتە براوەی یەکەمی چل پرسیار ئێستش ماڵاوایی بەیەکەوە ئەکەین بەڵام تۆ توانی ماڵاوایی لە چل پرسیارکەین زۆر باشە زۆر سپاس بۆ زۆر سپاس کە تاکو ئێستا بینەرمان بوون و تاکو یەکشەمەی داهاتوو بەخواتان ئەسپێرین و خواتان